هەڵەبجە خاوەنی 36 ناوچەی گەشتیاریە، بەڵام دەیان دەرچووی گەشت و گوزار چەندین ساڵە و بەشەیان تەواو کردو و دانەمەزراون. ئەمە لە کاتێکدایە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاریش پێویستی بە کەسانی پسپۆڕ و دەرچوانی گەشت و گوزارەیە، بەڵام حکوومەت فەرمانبەریان بۆ دانامەزرێنێت. ئێمە لێرە ئەوەی کارمەند کە لە ناو دایرەکەمانە کارەکە و توانای کارکردن بڕوانامەی هەیە، ئەمە 11 کەسمان بڕوانامەمان هەیە و توانین کار بکەین لە بەش و لەوە بەکانە. ڕاستە ئێمە 30 فەرمانبەرمانەیە، بەڵام من 30 فەرمانبەرە بۆ ناوچە گەشتیارەکان تاعین بوون بۆ چاودێریکردن بۆ پاکردنەوەی ناوچە گەشتیارەکان. بەڵێ ئێمە لە ئێستا پێویستمان بە دامەزرانی نوێ هەیە و پێویستمان بۆیە بە پێی پسپۆڕەکان کارمەندمان بۆ تاعین بکرێت لە ئەندازیار، لە یاسا، لە دەرچوانی گەشتیاری، چونکە بەڕاستی ناکرێتەوە بەڕێوەبەراتی گەشت و گوزار وەبێ، بەڵام دەرچوانێکی باشی گەشتیاری نەبێت کە هەر لە ئامادەیەکان و تا زانکۆ تا پەیمانگاکان ئەمانە کە لەی دەرچووی گەشتیاری ئامادەکراون بۆی لە بەڕێوەبەراتی گەشتیارەکان کار بکەن. ئێمە بەڵێ پێویستێکی تەواومان بە دامەزرانی هەیە بە گرێبەست بیان بە هەمیشەی بێ بۆ بەڕێوەبەراتیمان. سلمان حەمەسەعید لە ساڵی 2009 بەشی گەشت و گوزاری تەواو کردووە و وەک خۆی دەڵێت هیچ ئومێد و هیوایەکی نەماوە بوو ئەوەی دابمەزرێت و لە بوارەکەی خۆیدا خزمەت بکات. سلمان نمونەی سەدانی دیکەیە کە هەمیشە بەو هیوایەوە دەژین. من وەکو دەرچێکی بەشی گەشت و گوزار لە ساڵی 2009 بەشم تەواو کردووە پەیمانگای تەکنیکی دوکان، بەڵام تا ئێستا دانامەزرام و هیچ تام لەم ئەمەلێکی دامەزراندن و نەما، چونکە ئەو بەشانی کە ئێمە ئیشی تیاگە حکوومەت گرنگێکی وای پێنەداوە، چ وەکو بەڕێوەبەراتی وەکو ناوچە گەشتیاریەکانیش بەداخەوە تا ڕادێک من نائومێدی کردوین، بەڵام تەمەنا ئەکەین حکوومەت بە خۆداچوونێ بکاتە وەکوتوانین ئەو بەشانێک ئەوانی کە بەشی گەشت و گوزاریان تاوا کردووە بتوانن بە پێ و سۆرانی کە هەیەە لەو بوارە خزمەت بکەن. گەرچی ئامارێکی فەرمی دەرچوانی دانەمەزراو لە پارێزگای هەڵەبجە نییە، بەڵام لە سەرتاسەر یاریمی کوردستان نزیکەی 24,000 دەرچووی دانەمەزراوەیە و لە ساڵی 2014ەوە دەرگای دامەزراندن بەڕۆیاندا داخراوە. بەشێکی زۆری فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانیش پێویستیان بە فەرمانبەر و کەسانی شارەزا هەیە، بەڵام حکوومەتی هەرێم بێباکە. دەرچوانیش لە چاوەڕوانی چنینەوەی بەرەمی هەوڵ و ماندووبوونی 16 ساڵی خوێندن و بەو ئاواتەوە دەژین کە ئەوانیش ڕۆژێک لە ڕۆژان دابمەزرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.